خۆشەویستان هەمیشە بابەتی ڕکابەریمان بیستووە زۆر جار بەلایەنێکی نەرێنیە لێکێ دێنەوە بەڵام ڕەنگە بەڕاستی لایەنی ئەرێنیشی هەبێ و بتوانرێ بە دروستی بەکاربهێنێ بۆی بزانین هەر بەڕاستی دەکرێت بە شێوازێکی دروست کاریگەری بخاتە سەر ئەدای کارکردن لە دامەزراوەیەک یاخود کۆمپانیایەک یان شوێنێکی کارکردندا. زیاتر گفتوگۆ لەم بارەوە دەکەین لەگەڵ دکتۆر خالید حەیدەر مامۆستای زانکۆک لەم تەوەرە لەگەڵمان ئامادەیە. کاکتۆر بەخێربێی سپاس بەسمان چێ لە ڕکابەرایەتی و بە تایبەتیش لە کاردا. زۆر سپاسەکەم بەناوی خۆی بەخشندەی میهرەبان. خۆی ڕکابەرایەتی یاخود مونافسەکردن مافێکی شەرعی و یاسایی هەموو کەسێکە کە پێش بکەوێ بێن بۆ خۆی ئەگەر پلەیەکی وەزیفی هەبێ لە شوێنێکی ئیش بکات یاخود بۆ پرۆژەکەی ئەگەر خاوەن پرۆژە بێ بەتاکید بۆیە لێرە ئەو مونافسەیە هەوڵدانە بۆ ئەوەی پێش بکەوێ هەوڵدانەکەی تر وەکو لاینی ئابووری لە چەند خاڵێک خۆی ئەبینێتەوە. یەکێک لە بابەتە زۆر گرنگەکان ئەوەیە کە بە نمونە ئەگەر بۆ کەسێک باس بکەین لێهاتووی و کەفائی هەبێ بڕوانەمەی ئەبێ هەبێ بە نمونە شەهادەیەکی معتەرف بێ لە ئەو پسپۆریەکە ئەوێ بە نمونە بۆی پێشکەش بکە لە شوێنێک زمانی ئینگلیزی بزانێت جەنابتە نەزانێت زمانی ئینگلیزی یەکێک لە مەرجە سەرەکیەکانە یاخود ئەکرێ ئەسڵان باس بکەینەوەی کە ئەو کەسێکە ئینگلیزیەکەی باش نەبێ لە کۆمپانیەکان دانامەزرێ بە ئاسایی لە بواری حسابات ئەبێ معلوماتی هەبێ لە باری کۆمپیوتەر ئەبێ شارەزایی هەبێ ئەمانە هەمویان وەلێکە کە کاتێککە پێشکەشەکە بۆ ئیشەیەک بە نمونە زووتر با بڵێن یاخود هەلی وەرگرتنی و دامەزراندنی زیاتر بێ بۆ بابەت طبعا ئەمانش بە تاکید وەکو عەرزی جەنابتان کرد وەکو لاینی ئابووری ئەبێ کەسێک پارە خەرج بکە بۆ ئەوەی ئەم شتانە هەمووی بەدەست بێنێ یعنی واتە لێرە لە سەرەتاوە بڕێکی پارە خەرج ئەکرێ کولفەیەک ئەدرێ بۆ پێشخستنی لێهاتووی خۆی لەم بوارە ئیتر ماوەکەی چەنە بێ ساڵە دو ساڵە زیاترە بە تاکید بە پێی ساڵەکانە بێ چەند ساڵە کولفەکەی زیاترە بێ لە ئەخیرەوە ئەم جۆرە خەرجکردنە لە زانستی ئابووری پێوترێ و بەرهێنان لە سەرمایی مرۆیی لە خۆی ئینسان یان باوکودایک لە مڵاڵەکان نییە پارێک خەرجەکان بۆی ببێتە چی ببێتەوەی کە لە داهاتوودا یان خۆی ببێتە خاوەن پرۆژە یان ئەگەر دامەزرا وەزی ئەو کەسە باشتر بێت و پێ ئەگوەکو ڕکابەری بنمونە لەگەڵ هاوڕێکانی لەناو پیشەکە لەناو موسسەکە ئەو پێش بکەوێت تایبەت بە پرۆژە خۆی ینی خودی ئەو کەسە خاوەن پرۆژە بێ منافسەکردنەکە ئەوەیە کە ئەیەوێ ئەو بەرهەمەیکەیەتی یان خود ئەو جۆرە خزمەت گوزاریەکە پێشکەشیەکە خەڵک هەمووی حەزی لێ بکە ئیتر حەزکردنەکە چۆنە حەزکردنەکەوەی کە بنمونە دیعایە ڕێکلامی بۆ بکە ئەمەش پارێتیاچێ منافسەکە لە بەرژەوەندی ئەم ئەبێ ئەو کەسێکە دیعایە بۆ خۆیەکە دیعایە بۆ بابەتێک بکە کە کوواڵەتیەکەی بەرز بێ جۆری ئەو شتێکە پێشکەشێکە بەرهەمێنێ باشتر بێ نرخەکەی جگە لە کوواڵەتی جگە لە جۆرەکەی نرخەکەی گونجاوتر بێ زۆرینەی خەڵک حەزیان لێ بێ بتوانن بیکڕن بەتایبەتەگەر باسی خۆمان بکەین ئێستا لەم دۆخە داراییەی نائاسایی کە ئێستا هەیە ئەمە وای لەیەکە کە بنمونە من خاون وەکو خاوەن پرۆژە حەز بکەم شتێک بخەمە ڕوو زۆرینەی خەڵک داوای بکەن چییە ئەو بابەتانە بنمونە لە سەرەتاکانی دەوامکردن بۆ مناڵان ئەوانەیە کە شتێک بێ جلوبەرکی ڕێکوپێک بێ گونجاو بێ لەگەڵ ئەو ماجانەی کە لە مەکتەبەکان هەیە نرخەکەی گونجاو بێ لە قرتاسیە دەفتەر و قەڵام و ئەو بابەتانە بێ ئیش بکەم ئیتر شتێک بێ لە خواردەمەنی بە تاکید خواردەمەنی ئەوانە بابەتێکی زۆر گرنگن هاوردەکردنی هەندێک شت لە دەرەوە ئەگەر لە ناو خۆ بەرەم نهێنرێت پسپۆریم هەبێ لەوەی کە شارەزاییم هەبێ لە چۆنیەتی هاوردەکردنی لە دەرەوە و فرۆشتنی لە ناو بازارەکانی ناوخۆدا بە سعرێکی گونجاو و ئەوەش کە هاوردە ئەکرێت کوواڵەتیەکەی جۆرەکەی شیاو بێت و گونجاو بێت بەم شێوازە بینی جەنابەت منافسەکردنەکە ئەو ڕکابەریەکە هەیە لە بەرژەوەندی ئەو کەسە ئەبێ کە شارەزایی هەیە باشە ئایا ئەو کەسە شاهادەی هەبێ بڕوانەمەی هەبێ لە بوارەکە باشترە یاخود شارەزایی هەبێ لێرە ئەکرێ بە دوو شێوازین بکرێتەوە ئەوەی کە شاهادەی هەیە بە نمونە وەکو لاینی تیۆری لە بابەتەکە تێگەشتووە بەڵام پێویستی بە چیە پێویستی بەوەی کە ئەزمموی هەبێ لە بوارەکە بۆی بتوانێت سەیری بازارەکان بکە بە عەمەلی یعنی فعلن بە ئەوەی ئەگوزارێ
چۆنیە منافسەکە چۆنە وەکو جنابتان فەرمووتان منافسەی ئەرێنیە یاخود نەرێنیە منافسەکە قانونیە یاخود بنمونە اتفاقات و ڕێکەوتن هەیە لە نێوان چەند کەسێک ناهێڵن کەسێکی تازە بێتەنەوە بازارەکەەوە ئەوەنە هەمووی ئەبن بەڕێگر لە هەمان کات شارەزایی ئەگەر هەبێت شارەزایی لە بوارەکە بەبێ ئەوەی بڕوانەمی هەبێ ئەوەش ئەکرێ ئەوەش ئەبێتەوەی کە ئەو کەسە پێش بکەوێ ئەگەر شارەزایی هەبوو بەڵام هەمیشە با ئەوە بڵین کە ئەو کەسێک کە شارەزایی هەیە پێویستی بەوەی کە بچێتە خولی ڕاهێنان پێ بکرێت بۆ ئەوەی بزانێ بازاری ئەم سەردەمە چۆنیە ئەوەی کە جەنابتە نەزانێت ئێستا ژیری دەستکرد دەکا سەناعی کە ئێستا هەیە چۆن ئەتوانێت ئیستیفادە لێ بکە بۆ پێشخستنی دۆخ و بواری ئیشکردنەکەی زۆر باشە کاکتۆر لە بابەتی ڕۆژنامەوانیە قسێکی باو هەیەڵێ لە نێوان ڕۆژنامەنووس و جاسووس تاڵەمویەکەیە پێغەمبەری پێشەواشمان محەممەد صلی الله عليه وسلم و ئاینی پیرۆزی ئیسلامیش هەمیشە نەهیان کردووە لە حەسوودی بردن و جاسووسی لەم لاوەهانی ڕکەبەری دراوە بۆ نمونە تۆ دەجز قورئانە لەبەرە من ئەمێ ڕکەبەریت کەم بیکەم بە 11 بەڵام نابێ حەسوودیت پێبەرم ئەم بابەتە ئەمێ ببەستمەوە بە ئەم ڕکەبەریە بێ بۆ سەر تاک لەناو دامەزراوەیەکی وەکو بۆ نمونە کەناڵی ئاسمانی پێیان بنمونە وەرگین یان پرۆگرامی خۆمان چۆن تاکەکان ڕکەبەرێکی دروستکەن بۆ پێشخستنی خۆیان نەک وەکو تاڵەمۆکە لەسەر ملشکاندنی هاوڕێکی خۆی بێ بەڵێ بە بۆچوونی من ئەوەی کە زۆر کاریگەرە لەوەی کە فەرمووتان بەڕێستان لاینە دەرونیەکەیە یعنی نمونەیەکەنەوە بۆ جنابتان ئەو ڕۆژە شتێکم بینی بەڕاستی سەرنجڕاکێش بوو بەڕێوەبەری کۆمپانیایەک تەبەن نمونەکەنەوە بۆ جنابتان مەبەستم ئەوەیە وەڵامدانەوەی پرسیارەکەی جنابتانە بەڕێوەبەری بەڕێز ئەم کەناڵە ئەبێ ڕۆڵ بگێڕە لەوەی کە چۆن منافسەکە بەو شێوازە بێت کە فەرمووتان جنابتان و پێشەوەری بێ نەک مامۆستای مرۆڤایەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەیە کە فەرمووی وتی بەڕێوەبەری نووسنگەکەی ئەڵێ تەلیفۆن بکەن بۆ هەموو ئەو کەسانەی کە بە نمونە ئیجازەی دایکایەتیان هەیە ئیجازیان و تەلیفۆنیان بۆ بکەن پێویستیان بە چییە ئەو لە ئیجازەیە مۆڵەتە ڕسمی چۆتە ماڵ و ئیتر خەریکی ماڵ و مناڵی خۆی ئەبێ تەلیفۆنی بۆ بکەن ئەگەر پێویست کرد سوار سیارە بن 3-4 کەس بە یەکەوە ئافرەتان بچن سەردانی بکەن بزان پێویستی بە چییە لەوانەیە پێویستی بە پارە بێ لەوانەیە نازان چی برای فەرمانبەرێک نەخۆشە براکەی نەک فەرمانبەرەکە خۆی نەخۆشە لە شوێنێک بچن سەردانی بکەن تەلیفۆنی بۆ بکەن وتی لاینە دەرونیەکەی ئەو کەسە ئەگەشێتەوە زۆر بە ئیجابی سێری ئەو موسسەیەکە بۆ لەبەرەوەی بەڕێوەبەرەکە کاریگەری ڕاستەوخۆی ئیجابی هەبوو ئەرێنی هەبوو لە دەرونی ئەو کەسە یعنی کە کەسەکە نەخۆشە بە نمونە ئەڵێ خوای گەورە ئەم بەڕێوەبەرە ئاگەی لە براکەشمە یعنی تەلیفۆنەکە بۆ براکەی نەک خۆی ئەگەر هیچی نەبێ براکەی نەخۆش بێ یاخود کەسێک مهم ئەوەیە ئەو بەڕێوەبەرە ئاگەی لە قەوم و خزم و کەس و کاری فەرمانبەرەکەی خۆیەتی ئەوە زۆر مهمە اینجا دێنەوە سەر ئەوەی باشەواتە کە من تەسەڕوف بکەم لەگەڵ ئەو کەسانە ئەی ئەولاتر و باشتر لەگەڵ فەرمانبەرەکەی خۆم بزانم لەکوێ دانیشێ هاتشۆکردنەکەی چۆنیە مرونەتم هەبێ نەرمی بنوێنم لەگەڵ یعنی ڕۆژێک دوا کەوت محاسبەی نەکەم یەکسەر با بزانم کێشەکەی چییە جەنابتان بینیتەناوی کە لە وابزان فەیسبوک بڵاو کراوەتەوە زۆر بڵاو بۆتەوە ئێستا باس لەوە کە یەکێک لە مۆزەفەکان خەوی لێ کەوتووە لە ناو سیارە بووە لە کۆمپانیەکی فرۆشتنی سیارە پشتیوە چووە لە تەنیکی دانیشتۆ بۆ خۆی و بۆ خۆی مدیرینەکە خۆی بووەتە لە بری ئەو کرێکارە یاخود ئەو مۆزەفە خۆی ئیشی کردووە وەڵامی پرسیاری کڕیارانی داوەتەوە و فەرمانبەرەکە کە خەبەری ئەبێتەوە سێرەکە مدیرەکە ویشەکە زۆر پێخۆشە ڕسمی لەگەڵا گرتووە و وەکو پێکەنین بڵاوی کردوێتەوە کە ئەم فەرمانبەرە ماندوو بووە و ئەمە ئەم خەوی لێکەوتووە هۆکارەکەی کە ماندوو بووە لە ئیشەکەی ئەمە دڵسۆزە بۆ ئیشەکەی هەموو شتەکانی جێهێشتووە هاتۆ بۆ ئێرە لەگەڵ ئەوەشە هەوڵەدات و ماندووە بێت و ئیتر ئینسان شەکەتە بێت و ئەو ئەنجامەکەیە یعنی بە شێوەیەکی ئەرێنی بڵاوی کردەوە
و هەسوکەوتی لەگەڵ یاوا بوو کە هانی ئەو فەرمانبەرەیدا هەست بکە کە ئەم بەڕێوبەر نییە هاوڕێتی لە شوێنەکە ئیشی لەگەڵاکە بۆیە ئەو شێوازە لە هەرسوکەوت و تەعاملکردن و سلوکی ڕێزگرتن لە بەرامبەرەکە ئەوە زۆر گرنگە بۆ ڕنگدانەوە لە نەفسیەت و دەرونی فەرمانبەران دێنە سەر ئیتر با بڵین ئەوەی کە پەیوەندیدارە بە خودی فەرمانبەرەکە کە ئەبینێ بەڕێوبەرەکەی وای لەگەڵاکە بە تاکید ئەمە هانیادا بۆی زیاتر هەوڵ بدات منافسەکە کە ئەبینە ژینگەی ئیشکردنەکەی بەو شێوازەیە بە تاکید منافسەکە بێ منافسەیەکی ئەرێنی و شەرعی و قانونی بێ نەک مشکاندن بێ خوانەخواستە جاسوسی بێ بۆ ئەوەی ئەو دەربکەم لە ئیشەکە خۆم بچمە شوێنەکەی باشە بە چ ڕوویەکەوە یعنی من هەمیشە بە تەلەبەکان و بە هاوڕێکانی خۆم ئەڵێم ئینسان کە شتێکی وای کرد خوانەخواستە دوایی کە چووە ماڵەوە دەرگای لە خۆی داخست لە بەرامبەر ئاوێنە دانیشت لەگەڵ خۆیان قسە ئەکا ئایا ڕازیە لە خۆی ئەوەی کە لەناو ئاوێنەکە وەڵامی ئەداتەوە بەڵێ من ڕازیم لە هەڵس و کەوتت چۆن ڕازی ئەبێ کە من وام کرد لەگەڵینا باشە سبەینە کە چوون بۆ دائێرە ئەو منی ئەو کەسە مشکاند و دەرم کرد لە ئاینەکە لە ئیشەکە من چوومە شوێنی پێشبینی ئەوە ناکەم کەسێکی تروام لەگەڵا بکە لەوانەیە تونتر و بەقووەتریشم لەگەڵا بکە بۆیە ئەم جۆرە هەڵس و کەوت و تەسەڕوفاتە بە تاکید نەشیاوە قبول نەکراوە ڕبتی بکەینەوە بە ئابوووریەکە ئێستا ئەگەر قازانجێکی کاتی وکەم بەڵام دوایی زەرێکی زۆر گەورم لێدا بۆ لەبەر ئەوەی دەرئەکرێم لە ئیشەکەم ئەبێ بگەڕم بە دوای ئیشێکی تر ئەو کاتە ئەو جۆرە هەڵس و کەوتە تەسەڕوفاتە کە من نواندومە لە شوێنەکەم لە کەناڵەکەم لە مواسسەکەم بڵاو ئەکرێتەوە کاتە کەس دام نامەزرێنێ لە هیچ شوێنێک کاکتۆر با ئەو جیاوازیە بکەین کە ڕکابەتی دروست لەگەڵ نادروست تا چۆنە بۆی بیناسینەوە تاوەکۆ نەبێتە کێشمەکێش لەناو دامەزراوەکاندا و دواتریش زەرەر و سیانەکانی چییە بۆ ئەو شوێنی کە ئیشی تیاکە بەڵێ خۆی بە تاکید ئەوە ئەگەڕێتەوە بۆ سیستمی ناوخۆی ئەو هینە با بڵێن پرۆگرامێکی بینەکە پێڕەوەکە یاخود چه سیستمێکی بەڕێوەبردن پێڕەوەکە من نەبێتە تەدەخل لە ئیش و کاروباری کارگێڕی نا من تەناوە کولایەنە ئابوووریەکەن یەکەم بنمونە چ جۆر سیستمێک بەکارهێنرێ بۆ هاندان بۆ حەوافز بۆ ئێستا شتێک هەیە لە سیستمی بەڕێوەبردن و ئیدارەکردن کە ڕبتی هەیە بە اقتصادەوە پێوترێت توتال ریواردز واتە مکافعاتی ئیجمالی یعنی لە کۆتایی ساڵ ئەو پاداشتە یاخود خەڵاتە بزان چ شتێک پێڕەو ئەکرێت لەو موسسەیە بدرێ بە فەرمانبەران بە خاڵبەندی بێ بە شێوەیەک بێ کە من بزانم سەرەتای ساڵ سیستمی ناوخۆ بۆ موسسەکە چۆنچۆنی ئیدارەکردنە چۆنچۆنی ئەبێ و من چیم دەست ئەکەوێت لە کۆتایی ساڵ پێش ئەوەی من تەقدیم بکەم بۆ شوێنێک ئەبێ ئەو بابەتانە بزانم بۆی کە پێشکەشم کرد بۆ شوێنێک وە مەرجەکانی موسسەکە لە من هەبوو و لێهاتوو بم من بۆ ئەو شوێنە بۆ ئەو موسسەیە بزانم چی شێوازێک بنمونە بۆ پاداشکردن و خەڵاتکردن ئەو بابەتان هەیە لە کۆتایی ساڵ ئەوواتە هانم ئەدا بەو شێوازە کە من یەکەم پێشکەش بکەم بۆ ئەو موسسەیە یەک دوو معلوماتی چاکم هەبێ لە سەرنەکە و بزانم سنووری خۆم چۆنە لە هەوڵدان بۆی پێش بکەوم لە پلەبەندی هینی وەزیفی چۆن بچمە پێشەوە بە چ جۆرێک لە ئیشکردن و دڵسۆزی و خەمخۆری ئەتوانم پێش بکەوم ئەتوانم پارێکی زیاترم دەست بکەوێت لەبەرەوەی جەنابتان ئەزان ئێستا ئیشکردن هەموو شوێنێک بۆ هەموو مرۆڤێک بنمونە جگە لەوەی کە ئینتیمایی هەیە هەست بکە بە ئینتیماکردن بۆ ئەو شوێنە کە ئەوەش ئەگەڕێتەوە بۆەوەی چەند ژینگەی ئیشکردنی ئەو موسسەیە شیاوە بۆ ئەو کەسانە بۆ ئینتیما هەبێ بۆ ئەو شوێنە ئەوە یەک ئەوە پێش هەموو شتێکە ئەوە لە ڕەوشتە شیرین و جوانەکانە لە تەعاملکردن لە بینی موسسە لەگەڵ فەرمانبەر و فەرمانبەر لەگەڵ موسسەکەیە ئەوە یەک دوو وەکو پلەبەندی پلەی دووەم ئەوەیە کە من ئەمەیە بزانم چین دەست ئەکەوێت لەوێ یعنی بنمونە ئەگەر لە بینی دووسێ موسسە کەناڵی تلڤیزیۆنی بێ یاخودین بێ بزانم تەعاملکردنی ئەو شوێنانە چۆنە لەگەڵ فەرمانبەرانە ئەگەر بینم لە یەک شتن لە یەک ئاستن لە یەک ئەچەن ئەو کاتە ئەگەڕم بۆ
پلەی دووەم خاڵی دوم ئەوەیە کە بزانم سیستەمی پاداشکردنە موچەیە بابەتەکانی ترە چۆنیە لەو موسساتانە و ئەو کاتە پێشکەشەکەم هەندێک لە موسسات بنمونە لە هاوین ئەگەر دەوام بکەیت دوو موچە خەرجەکە بۆ ئین بۆ فەرمانبەر بۆ لەبەرەوە هاوین بنمونە کاتی پشووە و ئۆتڵە و شتی وایە گریمان ئەگەر هاوینەکە بێ هەندێک موسسات هەیە پشوەکانەکەوێتە بەهار پشوەکانەکەوێتە سەری ساڵ مانگێک بنمونە پشوە ئەدەن بە ئەو فەرمانبەرانەی ئەیانەوێ و ئەوەی کە ئەیەوێ داوام بکە بەردەوام بێ لە ئیشکردنەکە بۆ پاداشتێک مکافەیەکی مالی و دارایی زیاتری بۆ خەرج ئەکرێت ئەوانە هەمووی بن بە هاندان بۆ ئەو کەسانە کە لەو موسسەی ئیش بکەن لێرە ئەو سیستەمی ناوخۆییە داخلیە کە پێڕەو ئەکرێتوە ئەسە پێنرێت بەسەر فەرمانبەران تەسەورەکەم ئەو جۆرە منافسەیە و ڕکابەریە دیاریە کا چۆنی بێ بەدەر لە ئەوە بەدەر لەو سنوورە کە بۆم دانراوە هەڵس و کەوت و شتێکم نوان بەدەر لەوە ئەو بە تاکی دەبێتە شتێکی نائاسایی و نەرێنی زۆر باشە کاکتۆر ئەگەر ڕکەبەریەکی دروست نەبێت چ زەرێک ئەدا هەم لە کار هەم لە ئابووری بەڵێ لە یعنی ئەگەر نادروست بێ بە تاکید ئەوە ڕێکەوتن لەنێ ئەگەر باسی موسسەیەک بکەین کە فەرمانبەران لە بینی خۆیان نەکەن دواتە دێنە سەر منافسەی موسسات ئەگەر ڕکابەری نادروست بکەن لە نێوان یەک موسسە ئەگەر نادروست ڕکابەری کرا بە تاکیدەوە زەرە ئابووریەکە ئەوەیە کە ئیش و کاروبار بە شێوازێکی ڕێکوپێک ناڕوە لەبەرەوەی بنمونە خوانە خواسە من هەوڵە دەم ئیش و کاروباری جەنابەت خراپ پیشان بدەم بەرامبەر بە بەڕێوبەرەکەمان وا لێ بکەم کە بەڕێستان یان کەسێکی تر بنمونە جوان ئیش ناکات و کۆمەڵێک بەڵگە و کۆمەڵێک خاڵ بێنم مەبەستم ئەوە بێ کە ژینگەکە لە بەڕێستان لەو فەرمانبەرە تێک بدەم ئەمە وا لەیەکە کە ئیش و کاربار جوان نڕواتە پێشەوە هەڵەیەک ڕوو بدە لە کاتی پەخشکردنە لە کاتی پێشکەشکردنی جۆرێکە لە خەدەمات لە کاتی وەڵامدانەوەی کەسێکە کڕیارە ئەیەوێت تێبگە لە مؤسسەکەمان ئیش و کاربارەکەی چۆنیە ئەمە وا لەیەکە کە وێنەیەکی ناشرین پێشکەش بکرێت تایبەت بۆ مؤسسەیە بەو شوێنە ئەمە کاریگەریە بێ لەسەر چی لەسەرەوەی کە سەرنجی خەڵک ڕاکێشە بە پێچەوانە بە نەرێنی بۆ ئەو شوێنەکە ئیتر ئەم مؤسسەیە خراپە ئیشەکانی وایە و نازان چی ئەوە زەر ڕوزیانە گەینە بە خودی مؤسسەکە بەگشتی و لە نێو خۆشیان ئەو کەسانی کە عرضی جەنابتانم کرد ئەوانەی کە منافسەکەیان منافسێکی نادروستە ئەو کەسەی کە بنمونە ئیشەکەی ڕێکوپێک نییە ئەوە تووشی سزادان ئەدرێت ئەوە کاریگەریکی نەرێنیە بێ لەسەر لاینە ئابووریەکە بۆ ئەو کەسە لەبەرەوەی لەبری ئەوەی پاداشت بکرێت و پارێکی زیاتر وەربگرێت بەرامبەر ئەو ئینتیما ئەو دڵسۆزیە و خەمخۆریە پێچەوانە ئەبێ بۆ موسساتیش کە بە هەمان شێوازی تاکەکە چۆن باسمان کرد بۆ فەرمانبەر بۆ موسساتیش کە من بنمونە لە تەلڤیزیۆن باسی ئەوەی خۆمەکەم بەرهەمەکی خۆمەکەم خزمەتگوزارکە پێشکەشێکم لە هەمان کات ئەوانی تر کەرەت سفرەکەم ئەوەش خودی ئەوەش ئەبێتەوەی کە خەڵک فعلن بپرسێ فعلن ئەم مؤسسەیە وایە یعنی لەوانەیە پێچەوانە ڕنگدانەوەکەی پێچەوانە بێ بڵێ باشە من دەمێکە مؤسسەی X Y Z ئەناسم مؤسساتێکی باشن ئیش و کاروبارەکەیان جوانێ خێرە ئەم مؤسسەی تازات و تەنەوە بازارەکە وا خۆی پیشانەدا کاینەکانی باشن باشە من تعاملم هەیە لەگەڵ وەکو کڕیار لەگەڵ مؤسسەیەکی ترە لە ئەوەی کە دەمێکە لە بازارەکاندایە ئەمەی کە تازەیە خێرە ئیش و کاروباری ئەوەی تر کەرەت سفرەکە من ئەزانم ئەو مؤسسەیە باشە بەرهەمەکەی کوالەتیەکەی باشە نرخەکانی گونجاوە ئەمە وام لێیەکە بە پێچەوانە سێری ئەوە بکەم عکسی ئەوەی کە ئەو کەسی کە ئەیەوێ بۆیە لێرە وا باشترە کە مؤسسات کە ڕێکلام بۆ خۆیانەکان یاخود منافسەکە ئەکرێ منافسەکە دروست بێ نەک نادروست بێ نەک هەوڵ بدا کە ئەوانی تر کەرەت سفر بکە ئەوانی تر چۆناڵێن دوو لە خەدری بەرزستان بێنرخ بکرێ ئیشەکەیان و بابەتەکەیان و کاڵاکان یاخود ئەو جۆرە خزمەت گوزاری کە پێشکەشەکرێ ئەمە هەمووی بۆ خودی مؤسسەکە زەرەر ئەگەینێ بۆ ئابوووریەکەش ئەگەر بەگشتی سەیری بکەین کە لاینێک مؤسسەیەک تووشی زەرەر بوو بە تاکید ئەوە لە گشتی خاڵە ئیجابیەکان و ئەرێنیەکانی ئابوووریەکە کەمەکاتەوە ئەمە وتمان ئەگەر ڕکابێکی نادروست بێ ئەگەر هەر پرسیارەکە من ئەو ئەگەر هەر ڕکابەری نەبێت لە سیستەمێکی ئابووریە لە سیستەمی چیە گوزارێ بەڵێ ئەگەر ڕکابەری نەبێ ئەوەی کە لە بازارەکان هەیە ئێمە بنمونە هەرسێکمان ئەگەر ڕکابەری لە بێنمان نەبێت لەم کەناڵە بەڕێزە
ئەو کاتە ئاسایی ئیشی خۆمان لەوانەیە ئیشێکی ئاسایی بکەین هیچ سەرنجڕاکێش نەبێ سەیری مؤسساتی ئەعلامی تر نەکەین ئینگلیزە ئەمریکایە ئۆروپیە مؤسساتی خۆمان کە پێشکەوتون بزان پێشکەشەری بەرنامەکە چۆن بەرنامەکە پێشکەشەکە ستۆدیۆکە چۆن ڕنگین و جوان ڕێک و پێکەوەکو ئەم ستۆدیۆیە سەرنجڕاکێشە ئەمانە هەمووی معنەی ئەوەی کە ئێمە ڕکابەریمان کردووە ئەمە نەبێ خوا نەخواسە ستۆدیۆکی ئاسایی جلوبەرگێکی ئاسایی لەبەرەکەین قسەیەکی ئاسایی یەکەین ئەو کەسێک کە پێشکەشکەری بەرنامەکە بێ لەوانەیە قسەکردنەکەی لە ئاستی پێویست نەبێ لەوانەیە ئەو وشانەی بەکارێنێ لە ئاستی کەسێکی ئەعلامی و هینی میدیاکارێکی گونجاو نەبێ ڕاهێنانی پێ نەکرابێ ئەمانە هەمووی دەرەنجامی ئەوەن کە ئێمە ڕکابەری لە بینمان نییە حەز ناکەین پێش بکەوین والەیەکە کە وردە وردا بینەری ئەو کەناڵە کەمە بێتەوە بە تاکید ئەوەش دیسان جارێکی ترۆکو کاریگەری ئابووری کاریگەریکی نەرێنی ئەبێ کە بینەرەکەم کەم بوو معنای ئەوەیە کە ئیتر چی لە لای من ڕێکلام ئەکەن ئەو سەرچاوانەی کە بۆ داهات بنمونە لای من پەیدا بێ وردە وردە کز ئەبێتەوە کەمە بێتەوە ئەمەش بە تاکید کاریگەریکی زۆر نەرێنیە بێ لەسەر داهاتی ئەو موسسەیە کاکتۆر زمینە سازی بۆ ڕکابەرایەتی دروست لە دامەزراوە و لەو شوێنەکانی کارکردندا زۆر گرنگە هەر بنمونە ینی ساڵانە دەبینین لە زۆرێک لە دامەزراوە جیهانیەکاندا ڕاهێنان دەکرێت بۆ بەرزکردنەوەی کارامەی ئەم کارمەندانیان تێگەیاندنیان دەرەوەی وڵات بزەبت بۆی ئەو ڕۆحیەتیان لا دروست بێت تا چەنێ ئەمە گرنگە بەو شێوازە دروستە ئێمە ئەو ڕۆحیەتە دروستکەین لای کارمەند یەکێک لە بنەما سەرەکیەکانی سەرنجڕاکێشانی ئەو کەسانی کە تەقدیمەکەن پێشکەشەکەن بۆ موسسات ئەوەیە کە لە ڕێکلامکردن بۆ موسسەکە ئەوەیە کە ڕاهێنان هەبێت ڕاهێنان لە ناو موسسەکە خۆی لە دەرەوەی وڵات وەکو عەرزی جەنابتانم کرد ئەو سیستمی با بڵێن پاداشکردنی گشتی لەگەڵ نەرمینواندن لە تەعاملکردن لەگەڵ ئەوەی کە فەرمووتان ڕاهێنان ئەوە یەکێک لە خاڵە سەرەکیەکانە کە بانگهێشت ئەکرێ بۆ موسسەیە کە داوای دامەزراندنی چەند کەسێکی لێ هاتووەکە یەکی لەو بابەتانەوەیە کە بە نمونە ئەڵێ ئێمە ساڵانە ئەچین ڕاهێنانەکەین بە فەرمانبەرانی خۆمان لە فلان وڵات ئەیان بین نەک تەنها بۆ گەشتکردنەکە مەبەستەکە گەشتکردن نییە ئەیان بم بۆ ئەڵمانیا بۆی بچن ڕاستە و خۆ لەگەڵ ئەو کەسانە تەعامل بکەن زمانەکەیان ئەو وڵاتە نییە وەرجێڕێکیان لەگەڵا بم بۆ ئەوەی فێریان بکەم چۆن بەرنامە پێشکەش ئەکرێ ڤیدیۆی یوتیوبی تایبەتیان بۆ ئێنم مامۆستایکی خۆمان ڕاهێنەرێکی خۆمان لەناو وڵاتەکە ڕاهێنانیان پێەکە بۆ ئەوەی ئەم ساڵ ئەداییان وا بوو ئەدایکی ڕێک و پێک بوو ساڵی داهاتوو پێش بکەوێ جگە لە ئەوە ڕاهێنانکردن تەسەوڕەکەم ئێستا لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیە زۆر گرنگە دوێنێک مەخاڵێکم خوێندەوە ئەڵێ ئەو کەسانەی کە خوێنەران ئاگاتان لێبێ ئەم جۆرە هەلی کارکردنە کەوێنە ژێر هەڕەشەی هینەوە یەکێک لەو کەسانەیە ئەعلامیەکانە میدیاکارانە ئەڵێ ئاگاتان لە خۆتان بێ لەبەر ئەوەی کەسێکی زیرەکێتە پێشەوە لە ماوەی 10 ساڵ واتە بێخەم بن تا 9 ساڵی تر بێخەم بن جەناب موفق بن انشاءالله ئەبێ هەمیشە ئەدای خۆدان پێش بخەن لەبەر ئەوەی منافسکی زیرە کاتوۆتە پێشەوە ئەو بابەتانە نازانێت ئێستا جەنابتان ئەبینن ئێستا ڕۆبۆت دروست ئەکرێ دەموچاوی و جەستەی لە ئینسانەچی حتا قسەکردنەکەشی هەستی پێ ناکێت کە ڕۆبۆتە ئەو زۆر گرنگان ینی بۆ ئەوەی کە من هەوڵ بدەم نێڵم ئەو کەسا یاخود ئەو ماشینە ئەو ڕۆبۆتە بێتە شوێنی من و جێگەم بگرێت تەمان ئەو کەسا بەو شێوازە بەتاڵە لە هەست و مەشاعیر وینەوە شتێکی زۆر دیارە منافسەکەمان لەگەڵ ڕۆبۆتەکان منافسە لەگەڵ ئەوەیە باس لە پەرستار ئەکا باس لە ئەو کەسانی کە ئەندازیارن بە ڕێزان ئەندازیار لە بواری بیناسازی لەبەرەوەی ئێستا ئەڵێ بە نمونە پرینتەری 3 دایمنشنز دێت متعدد الأبعاد دێت خۆی پرینتەرەکە گەورە دائنڕێت ئیتر خۆی بیناکەت بۆ دروستەکە وەستای بیناسازیش ئەو بەڕێزانەش ئاگایان لە خۆیان بێت ئەڵێ ئەمە ئەم ژیری دەستکردە دەکا سناعی کە یێتە پێشەوە کۆمەڵێک خەڵک بێکارەکە بۆیە ئێمە ئەبێ هەوڵ بدەین بزانین چۆن دوور بین لەو بازنەیە ئێمە منافسەکەمان بەرزتر بێ لەو ئاستە ئەبێ هەمیشە داهێنانمان هەبێ بۆ ئەوەی ئەو فریا نەکەوێ
لەبەرەوەی ئەو کەسە یاخود ئەو ڕۆبۆتە پرۆگرام ئەکرێ بەرمەجەی بۆ داخل ئەکرێ بۆ ئەوەی پێش بکەوێ ئەبێ ئێمە هەمیشە خاوەنداهێنانی تازە بین بۆ ئەوەی کە ئەو کەسانە فریامان نەکەون بتوانن وا بکەن کە ئەوان وا بکەن کە لە ژینگەی ئیشکردنەکە ئێمە ببین بە منافس نە ئەوان ببن بە منافس زۆر بەڕێز یعنی ئێمە پێش ئەوان بین بەڵێ دکتۆر خالید حەیدەر مامۆستای زانکۆڵا لەگەڵ کاتا منافسەمان کرد دوجار کات لە ئێمەی بردەوە لەوە زیاتر دەرفەتمان نەما لەم تەوارە لە خزمەتتا بین زۆر قسەکانت بەپێز بوون زۆر زانستی و زۆر ئابووریانە بوون بەڕاستی دەست خۆش بێ سپاس دەکەین